إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم میوانەکانی ماڵی خوا داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمەت و بەرەکەتی خۆی بەسەرمانە بڕێژێ و مەجلیسمان بە مەجلیسی ذکر و عیبادەت بۆ حەساب بکە و خوای تەعالا هەر هەنگاوێک کە ناوتانە ئەجر و پاداشتی گەورەتان بداتەوە. خۆشەویستەکانم، لە زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە هەفتەی پێشوو باسی هەندێک جیاوازیمان کرد لە نێوانی زەواجی ئیسلامە و زەواجی غەیرە ئیسلام. سێ خاڵمان باس کرد، سێ ڕاستی کە لە زەواجی یعنی لە هاوسەرگیری ئیسلامە هەیە جیاواز لە هاوسەرگیریەکانی تر. یەکێکی تر یان خاڵێکی تر یان ڕاستیەکی تر لەو ڕاستیانەی کە هەیە لە زەواجی ئیسلامیە. الحقيقة الرابعة المعاملة بالمثل. لا زواج إسلاما هاوسەرگیریە کە لەسەر منهج و پرۆگرامی ئیسلام بنا بکرێ، هەڵسوکەوت لە هەردوو تەرەفەوە ئەبێ وەکو یەک وابێ، یعنی لە ژنەوە بۆ پیا و لە پیاویشەوە بۆ ژن. المعاملة بالمثل أي إذا كنت تتمنى أن تحترم أو تحترم أهلك فاحترم أهلها. إما طبعا همومان هر يكيك لإموكو بياوان وكو آفرتانيش حزكين رزمان لي بگيري من خون بو خوم حزكم رزم لي بگيري دي أبي شون حزكم تو رزم لي بگيري، يعني حزكم تو الرز لمن بقري حرب همان شيء أبي منيش همان رزم هبي برامبر بتو شيان بوشي وها وسنجبي. هل يكيك لإموك ومروف كلقل خلقاني كأجين لتشوار دور معنا شون حز أكين خلق الرز مان لي بقري أبي الرزيش لبرامبركان مان بقري. دي هيج بيوانديك نية أو ني بيواندي جنوبياو نزيق بيلا يكوا لسر ڕووی زەویە هیچ پەیوەندیەک نییە ئەوەنەی پەیوەندی ژن و پیاو لە یەکەوە نزیک بێ. دەی ناکرێ پیاو حەز بکە ژنەکەی ڕێزی لێ بگرێ لە خۆی، لە باوکی، لە دایکی، لە برای، لە خوشکی، لە هەموو خزم و کەسوکاری ڕێز ئەو ژنەی ڕێزی لێ بگرێ. ڕێز دەمانە هەموو بگرێ، بەڵام ئەم هیچ بەرامبەر بە ئەو وانە بێ، بەرامبەر بە دایک و باوکی وانە بێ، بەرامبەر بە برا و خوشکی وانە بێ، بەرامبەر بە خزم و کەسوکاری وانە بێ. ئەمە لە ئیسلامە نییە، لە منهەجی ئیسلامە، لە زەواجی ئیسلامە ئەمە وان نییە. ئەبێت ئێمەی مسڵمان چۆن حەزەکەین هاوسەرەکانمان ڕێزمان لێ بگرن لە خۆمان، لە کەسوکارمان، هەروەها بە هەمان شێوە ئەبێ ئێمەش ئاوا بین بەرامبەر بە بەرامبەرەکەمان. لە ئیسلامە سێ باوک هەیە، باوکێک یعنی سێ باوک و دایک هەیە، باوک و دایکێک کە تویان هێناوەتە بوو، باوک و دایکێک کە تویان کردە پیاو، و باوک و دایکێکیش کە پەروەردەتیان کردووە. یعنی باوک و دایکێک کە تۆ لێیان بووی ئەمە حەقی گەورەی هەیە بەسەرتەوە. يعني اگر روجه للروجان او
دایکی خۆی تەماشای بکە باوکو بە دایکێکی تریش کە تۆیان پەروەردە کردووە ئیتر مامۆسای مەکتەبتە مامۆسای ئاینیتە هەر کەسێک کە دەستی بوو بێ لە پەروەردەکردنی تۆیە باوکو دایکتە تۆ لە خزمەتیدا دانیشتو بێتی هەزارەها حکمەت و ئایەت و حەدیث و شتی باش و شتی جوان فێر بوو بێتی ئیتر چۆن ئەبێت تۆ بە باوکی خۆتی نەزانی لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمەی ئیماندار ئەبێ مسلمانانە معاملە بکەین جیاواز لە خەڵکی تر جیاواز لە ئەهلی دینەکانی تر ئێمە خاوەن پەیامین خاوەن بەرنامەین ئێمە بەرەڵا نیمان مع الأسف يعني زۆربەی مسلمانان ئەمە ڕەچاو ناکەن بەڵام ئەبێ ئێمە ڕەچاوی بکەین ئەگەر خۆمان بە ئەهلی جمعە و جەماعەت ئەزانین ئەبێ ڕێز لە خێزانەکانمان بگرین ڕێز لە هاوسەرەکانمان بگرین ئەم قسە بۆ ژن و بۆ پیاو ئەیوێ ئەبێ احترامیان بگرین ئەبێ زۆر بە گەورە تەماشایان بکەین خزم و کەسوکاریان بە گەورە تەماشا بکەین ناکرێ یعنی بەڕاستی ئێمە مسلمانی وایە دێ بۆڵە ئەکات گلەی ئەکا لە ژنەکەی یان ژن طبعا لە پیاوەکەی ئەڵێ ڕێز لە کەسوکارم ناگرێت چیەکە بەڵام کە وردەبیتەوە لەی سەیرەکەی هۆکاری سەرەکیەکە خۆیەتی خۆی ڕێز لە کەسوکاری ئەو بەرامبەر ناگرێت ئەیتر چۆن داواکەی ئەو ڕێز لە کەسوکاری تۆ بگرێت ژنێک ئەگەر هەر لەگەڵ یەکەم هەنگامی بۆ ماڵی پیاوەکەی بوو بێتە سەبەب ئەوەی کە پیاوەکەی لە باوکو دایکی بکە ئیتر بەیانی چۆن ئەگەر ڕازی بێ ئەم ژنە بەکەی فیقی بڕاتۆ ماڵی باوکو دایکی تۆ بەس تۆ یەکەم هەنگاوت کە نا ئێستا بۆ نمونە من کەسێکە ناسم ئەلم کێشەکەی ئەلم هەفتەیە بوو یعنی هەر هەنگاوی یەکەمی هێناوە کوڕەتاقانەیەکی لە دایکی جا کردوتەوە جاکردنەوە حەقی شەرعی خۆیەتی بەس خۆ نەک دووری نەوەک وای پێ بکەی ئیتر دایکی نەناسێ نەوەک وای پێ بکەی ئیتر سەردانی دایکی نەکا ئیتر چۆن داوا ئەەکەی بەیانی ئەم پیاوەش بۆ تۆ وابێ یعنی ئەوەی وا تۆ خۆت نەتکردووە ئەوە بکە ناکرێ ئەمە ئەبێ ئەم مەسائلانە بە هاوسەنگی بێ ئەبێ لە هەردوو تەرەفۆ معاملە وەک بالمثل بکەن ئەگەر ئێمە بمانەوێت چارەسەرێکی کێشەکانمان بکەین ئەبێ بەو شێوازە بێ ڕاستی پێنجەم خۆشەویستەکانم يجب أن تحل المشاكل بين الزوجين في بيت الزوجية مشاكلي كيشي نواني جنو ميرد كبردوام هيا بردوام يعني جنو ميرد النية بكيشة بي لو أنا هبي كمترين كيشي هبي بلام هر هيتي لو أنا شي هبي كيشي زور بي چون چارەسەر بکەین یەکێک لە هۆکارەکانی چارەسەر لە شەریعەتی ئیسلامە ئەوەیە ئەبێ لە ماڵا بکرێت لە ماڵی ژن و پیاوەکە لە ئیسلامە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لا تخرجوهن من بيوتهن ولا يخرجن إلا أن يأتين بفاحشة مبينة وتلك حدود الله ومن يتعد حدود الله فقد ظلم نفسه لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا تماشاكا خوش ويسكانم خوي تعالى أفرمي هرگيز نابي جن لمال ضربكي حتى ناوي مالكي بناوي جنك وناو للعلم أما بو زانين زور مهمة يعني مالكي جنكي يعني او مالك دروس كراوه هو او شنو دروس كراوه ويا خوي تعالى ريز واحترامي او شنو اقري فرمين من بيوتهن نابي دران كي لمالك خويا ولا يخرجن اوانيش بويان نيدرشن الا لحالتك كفاحشي قول رويدابي خوانا خواز زيناو باخلاقي رويدابي او موضوعك قيشت او حدا يتر او قسيتي انا اكري موضوعك او شويكي ترشار سلكري اما سنوركاني اخوة وهر کسی سنوری خواه ببزینه براسی ستمی لخوی کردوه تو نازانی لوانه خواه تعالی هر کیشه یکمی لبینتانا خواه تعالی چاره سریکی بو گنجایی بو بدوزیتو بوتان بلان بو مرجی که تو درد نکرد بیل مال که اویش در نچو بیل مال ایسا برا بالرزکانم بچکترین کیشه جن یکسر اتولی وراتو بمالی باوی بچکترین کیشه بهوی موبایل و طبعا موبایل شاکی هیو یەکێک لە سلبیاتەکانیشی ئەوەیە بەردەوام
ژنەکەت بچووکترین شت بێ تەلەفۆن دایە باوە وڵات ئاوای پێوتم پیاوەکەم ئاوای پێکردم ئەوەش کێشەیەکی زۆر زۆر گەورەیە هەر بچووکترین شت یەکسەر ئەیگەێنتە دەرەوەی ماڵ جا ئیتر کێشە چۆن حەلەکرێ کێشە حەل نابێ مشکیلەکان بگێتە دەرەوەی ماڵ نابێ مشکیلەکان بگاتە دەرەوەی ماڵ چونکە هیچ باوکێک نییە هیچ دایکێک نییە هیچ براو خوشکێک نییە مەگەر هەر زۆر زۆر ئیماندار بن لایەنگیری کچەکەی خۆیان نەبن مەگەر زۆر ئیماندار بن بگەڕێن بزان کامیان حەقا ئەگینا زۆربەی باوکان زۆربەی دایکان زۆربەی براو خوشکەکان یەکسەرە بن بە لایەنگیری کچەکەی خۆیان و ئەوانی تریشە بن بە لایەنگیری کوڕەکەی خۆیان بۆ خۆی لەم بەیرە کێشە دروستە بێت بچووکترین کێشە گەورە ئەبێتەوە چارەسەری ناکرێت دوای بەڵام ئیسلام داوامان لێکا کێشەکان لە سنووری ماڵەکەی خۆتابێ دەری نەکرێت چونکە لەوانەیە ئەم شەوە هەر کێشەیەک بوو بێ لە بین ژن و پیاوەکە یەک شەو بە یەکەوە بخەون بەیانی هەڵسن کێشەکان نەماوێ و ئەبێت تۆ بەو نیەتەشەوە لەگەڵ ژنەکەتا بژێ ئەبێی بڵێ چی کێشەیەک چەند گەورەیە چەند مەزنە کێشەکە زلی کێشەکە ئەبێ بڵێ بە زووترین کات چارەسەر یەکەم قرار بدەی بڕیار بدەی نەیەنی بەیانی لێت بێتەوە ئەو کێشە چارەسەر ببێ چونکە ژن و پیاو مەحرەمی یەکترین ئەوەی ژن بۆ پیاوەکەی خۆی ئێکا بۆ هیچ کەسێکی تری ناک لەگەڵ پیاوێکی بەڕێزە ئێستا وەفاتی کردووە بەڕەحمەت بێ چون بۆ چارەسەرکردنی کێشەی کوڕەکەی لەگەڵ بووکەکەیە چوینە ماڵی باوکی ژنەکە دانیشتین بەر لە چەند ساڵێک دوای دەمەتەقێ و قسەکردن و ئەوانە بەڕاستی باوکی کچەکە بۆی دەکەوت کە کچەکەی ناحەقە بۆی دەکەوت کە کچەکەی یعنی ناحەقە و دەرچووە لە ماڵاتۆ دۆتۆراوە تووڕە بوو هەر تووڕە بوو یەکسەر کچەکە خۆی داوە پاڵ پیاوەکەی هەر لەوێ دوای 3 مانگ 4 مانگ تۆران یەکسەر تو مەزەمە باوکەکە عاقڵە ئەوێ عاقڵانە چارەسەری کێشەکەت بە وتی دانشن ئەمووی کچ و کوڕەکە دانشتنەوە وتی کچم ئەها بینیت من پەلامارم دای یەکسەر ڕۆیتە پشتی مێردەکەتەوە وتی کچم تۆ ئامادەی هەموو گیانی خۆت پیشانی مێردەکەت بدەیت بەڵام من باوکتم ئامادە نی سەی شەرعی خواکە چەند جوانە ئەم شەرعە ئەوی زیاتر کردۆتە مەحرەمی تۆ تا من ئەیتر بۆچی کێشە دروستەکەی بۆ من ئەتێریتە ناو کێشەی بینی هەردووکتانەوە ئەی ناکرێ ئێستا خۆتان کێشەکەتان چارەسەر بکردایە نەگەیشتایە تام حەدە هەر لەوێ باوەڕ بکەن هەڵنەسیان کێشەکە یەکسەر چارەسەر بوو هەر بە ئەو 3 و 4 قسەیە بەڵام ئەگەر لە ماڵی پیاوەکەی دەردەچوایە لەوانەیە هەر لەگەڵ پیاوەکەی چارەسەری بکردایە ناکرێت لەسەر بچووکترین شێوە بچووکترین شت جاری وایە کچ ئەتۆرێ بەس لەبەرەوەی نامەیەک غەریب هاتێ بە نەوعێک بۆ مێردەکەی ئەی بەشکو کەسێ دوژمنی بێ نامەکە یەکسەر خوێندیەوەی ئەم تووڕە ئەبێ لێرە ئەڕاتە خیانەتم لێەکە بە هەمان شێوە عەکسەکەی شێوە جاری وا هەیە لەوانەیە ئەمە دوژمنێکتان بێ ئەی تۆ بۆ یەکسەر عاجز ببیت و یەکسەر بڕۆی ئەی بۆ دانانشی لەگەڵ مێردەکەتە چارەسەری بکەی یا لەگەڵ ژنەکەتا چارەسەری بکەی ڕۆژێکیان بەر لە 10 ساڵی بەر لە ئیسە تەلەفۆنێکم بۆ هات درەنگە شەو 2 سعاتی 11 بوو بەخوا درەنگتریش تەلەفۆنێکم بۆ هات ئیتر منی شەڵم کرد سێرم کرد پیاوێکە زۆر بە تووڕەی و لەوانەیە لەم مەجلیسە دانیشت بێ من نازانم کێیە بەس وتی خەڵکی سمودم ئەو کاتە من لە کفری بوو زۆر بە تووڕەیی ئەمە تەلەفۆنی کێیە بڵێمی کێیە نازانم تۆ تەلەفۆنت بۆ من کردووە من نازانم یەکسەر ناوی خۆم نابێ بڵێم بزان ئەو چی کردو وتم براکەم کێشت هەیە من بە نەرمی و عەساب ساردی و ئەویش بە تووڕەیی یعنی هەر خەریک بوو لە تەلەفۆنەکەەوە دەرەچوو بۆ وتم براکەم لەسەر خۆت ئەمە ئەگەر کێشەیەکەیە بەمە چارەسەر ناکرێت بەس تێم گەێنە مەوزوعەکە چییە ڕقەمی تو هە لەناو مۆبایلی ژنەکەمە وتم برام وەڵڵاهی نازانم چی بڵێم تۆ منە ناسی وتی ناکناسم وتم من فڵان کەسم هەروتم فڵان کەسم یەکسەر ئەی مامۆسا گیا دەسە وەڵڵاهی داوای لێبردنەکەم خۆر تەلەفۆنم بۆت کرد ئاگام لە خۆم نەبوو و مۆبایلی ژنەکەی تەلەفۆنی بۆ من کردبوو پرسیارێکی کردبوو دوای ئەوە نەیزانی بوو لە کاتێکی ترە بینی بۆی سەیری کردی ڕقەمێکی غەریبا لەناو مۆبایلەکەی ژنەکەی و ئەمجا بە تووڕەیی باڵەوە ئێتر زۆر اعتزاری وتم ئاها سیر کە برا بەڕێزەکەم خۆ لەوانەیە لەم مەجلیسە دانیشت بێ خۆی ناسان وە داوتی خەڵکی سمود و مەمانە بەس بیرم نەماوە ناوی چییە یعنی بیری لێ بکەنەوە
برا بالرزقان ما جاري واحد او اگر كسي كتر بو وسي بياري بعقلي او زلام ما اكرت واشي فيها كرش نكشي طلاق دا لو انا هل راسي طلاقي بخوار دا اخر وانا لي برا بالرزقان كي شباب شي وتشار زر راكري بويا اسلام داينا ولا مالك لا سنوري مالك درنتي حتى كيشكان بچوك بيته چار سركري راستي ششم الحقيقة السادسة النظر الى الجوانب الايجابية في الزوجة خوش بسكارم ايما هر يكيك لايما جنان وبياوان اوانيك ايساحة اوسرن واوانيش اللي دهاتوا ان شاء الله كجياني هاوسرتي بيك وانا ابي دائما وانزانين كيشيكي بچوك ياشتيك بدل مانية وابزانين ايتر جنكمان هیچ شاكيكي تانا ماوا يا بياوكت هیچ شاكيكي تانا ماوا اخ نابي اوا اگر تو وردكاري بكي تماشاكي جنكت شاكي زور تايا بس لو انا يك عيبي تيابي معقولة يك عيب اخر ايما ملتي زور عجيبا وكو ملتي كرد يان هر زورك لإسلاميش لو انا كبابي نايوان مسلمانا دائما شاكي برانبر نازانين يعني كابراي برانبر ما نقدر نوتو نوت شاكي هبه يك خرافي هبه فلم يسوتيين يك خرافي هبه حمو شاكا كان يلين بآوا ناوين والله ام كابرايات شاكيات دو سي چوار حساويكا اروات هزار شاكا يك شتيكي هي بدلي تونيا ولو عليه خراب به زور ناشرين او صفة البعام هالين تجعل بين جن وميردا زور مشكلة كابرايا كاتا خزمتي امام عمر كابرايا دايلة درقاء مالي امام عمر سيري كرد هاتوبو شكاد لجنكي بكا امام عمر دايلة درقاء صاحتا خوي قرد كردو وشو درقاء كابرايا دور كوتبوه وتي كاكا خير وهاتي ورويشتي وتي والله قربان هلا دوره وقربان شتيبو بخوات عزاء هيج وتي نانا ورا بريح زانم شي بو نزيق بويا وتي والله قربان راسي كتبه من هاتبهم خيزانكم زور دنبر زكاتوا دني زور جال دراسي كانش ما نيبيسن اولا دنبر زكاتوا سر من علاقانا وحواركا اقيجيني بلام حاتم بولاي جنابتا لو تاري جمعة باس كان باس جنان دنيا مرزكرا ايكا نزيكي مالي جنابتان بومو دام لدرقا بيريم جناكي تو دني لجناكي من برسره ايتر وتم بخواد بقرر مدعو دارت شعر سر اگر عمر بيتوانا شعر سري وضعكي بكدا شعر سري جناكي خويا كر امامي عمريش فرموي عزيزكم دانش داينا وام جاوتي بلا برزكم باشا ام جنيتو تنحا بس تو قيجكي وهناكي دنكي لبرشاوة اي باشا بين لو ناكيتو ام جنا من الله كان بو بخيوكا تشيشت بو دروسكا كلو بلد بو اشوري ناو مالك بو ترتيبكا حتى ايوارا سرقالة ومشغولة وتوديتو ايوارا بسر سفري حازري اي قينا ام جنا حقي خوي نية توزيدني برسكاتا وجار من عليك لاريكا كات توزيدن برسكاتا يعني ما حقي خوي نية ما او عيبش بلا او عيبش داينا يعني اقرام عيبي هبه برامبر بهمو او شاكانا ناكي ما حموش تكان سيطرة بكينا سريع إلا بشيويك بيك المزاجي خومان أيوه كابرا بشيمان بويو جاء أما زور مهمة إما زور جار يعني آوائين وكو مروفكان كابرا روشي كان هات اللاين من زور بيتاقد بو سيو چوار مانگو جني هنابو تحاسة سرطاي روشتنم بو كفري لدوزارو چوار سيو چوار مانگو جني هنابو كابراس زور بيتعقد بو بخفتك زور واحد مالية مدانشت وتم زور بيتعقد دياري وانا ام بيني جارجار هاد بو مزقل بو جمعة وبو جماعة كان شهات وبرسيار وشتيلية كردن بلام نبزان يعني كيشي هي ام جار ديار بدم شايو وتي والله كيشم هي مسيو شوار مانا جنب عوردوها عملو طلاقي دم تكون طلاقي دي خوانا خواز جنكت كاريكي خرابي كردوها والله ما موسى بخوا اما نري كبيك لو موضوعا يعني زور اخلاق جوانا وتمجنكات تشيشتي خراقه وتي نو والله بخوا اما نتشيشتي دسي باشا كلو بلد وانا شوري برا والله ما موسى دي باسم كرد باسي زور شد بيس شد زياتر مهل ضابوي سيرم كرد حر وصفي دا انقاد خوشي بريتري وصفي دايوا حسم كرد خليك دم شايوك وريها جاري كان بر لو يمبرسياك مشكلة كي تشيه هر خو قصد موضوع ما بس موضوع چاکەکانی لەبەر چاو بێ کاتی خراپەکەی باسەکە ئەیوتم کێشەکەی چییە تو بەس پێم بڵێ ئەم ژنەی تۆ کێشەکەی چییە شەرمێک کرد ئەمجا باسی کرد
الاول بتمام وامهم مشاكله طبعا كباس نكرام بتمام يا كم جار او باس كاو وابزانشتي زور قوري قناعات بمنك قبل حلال جنك الطلاق دي ايوتم كي شكت تيم غيرك يا شكت شي سريق استخواروتي والله اشتي زور بچوك وتم بوشتيكي بچوك اهم مشاكله لبيرك تخوا بين بليتشيه الباب بو نمونه بو خلق بيجرموا وتي والله ري وروينا كاين بدلني يعني كاتي الريه كاتو زقاتي اولا يا نازل لا حول ولا قوه الا بالله تنها امهم مشاكيوتي والله ما مسأمنا او صفات علي توباست كس حتى وزات رشيتها بس يتربو خو الشيطان مني خلطان بو زور دواي لبردنا كمو وعد به الحمد لله إيساء وطبعا لدوزار وشوار وتا إيساء خاوني منالي قوريه الحمد لله ايش شيء كان نما تاو حركز دوا اوش تبو كا قور الشيطان قوري كرد ولا دوي جاء انسان مسلمان ابي بزانه كزواج نعمتك زور قوريه بو جنو بو بياوانا قساكم زواج نعمتك زور قوريه لخوتاني فيك مدن ام نعمته قوريه اگر خوانا خواز دسي تيخي لبرخاطر شتيكي بچوك براسي كفر نعمته براسي حيف انساني مسلمان بنايكي قوري دروس كردبه چند سال خريكي به استا تيمتي بخاطر جيري بتخيريته يعني براسي وطلاقه تيمتي وخاطر جيري بو اخوي تعالى لقران افرمي لسوره النساء افرمي فان كرهتموهن فعسى ان تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا اگر شنكان تانيش بدل به لشتيكا بدلت النبي خوي تعالى افرمي لواني توشتك تبدلنا به خوا خير زور خصمتنا اوشتو هلا مكة سريع مو ولا بالرياض دانا زور بنرمي معاملة لقل هاوسر كتابك برام الرزق كلام كس نازاني خير على شيء بويا باقي ما راضي من بمشي خوا راضي من بقسمتي خوا خواي قورش ان شاء الله بركة خاطر كارو كردار كان مانو ان شاء الله يا ربي خواي رحمن بيبكي يا ربي خواي اصلاح من بكي يا ربي خواي ايمان من بهيز بكي يا ربي خواي بيني خيزانا كانوا هاوسرەکان ڕێک و پێک بکەیت یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکەمان بدەیت هەموو نەخۆشەکان بە تایبەتی ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێکردین یا ڕەبی خوایە ڕەحم بە بردوەکانمان بکەیت یا ڕەبی خوایە ئیسلاحی هەڵمان بکەیت یا ڕەبی خوایە ئەم وەزعەمان بە بگۆڕی بەرەو چاکتر یا ڕەبی خوایە گرانی و قات و خوڕیمان لەسەر دابەی یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت کوردستان لە هەموو بەڵا موسیبەتێک بە دوور بگری ئامین ئامین آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون كوتاي أم بابتي كأفتك شو بسما بيكر بحقيقتي حوتم كوتاي الهينين كأيش إن الإنسان إذا أخطأ سابقا في زواجه يجب أن يؤمن بالتصحيح يعني إنسان أقل كيشوتر حريك يكليمان لجيان معنا عليك من كردو خوش ويسكان بأميد نبين يسش أتوانين شاكب يسش كتو تمنت هفتا صالة لقل خيزانك تا بينتان خوش نية يسش أتوانين شاكب كي شت نية هلا نية شاك نكري هلا نية نتواني شاكي بكي اتواني شاكي بكي ئێستا شاوەست بێ ویست لەسەر بێ ئارەزوت لەسەر بێ لەگەڵ ژنەکەتا ئەبی بە باشترین کەس ئەگەر پێشووتر هەڵەیەکت هەبوو بێ ئەسەف مەخواز تازە هەرچی ڕۆیشت سەفحەی تازە و لاپەڕەی تازە هەڵدەرەوە لاپەڕەیەکی سپی تازە هەڵدەرەوە ئەوەی ڕۆیشت لە هەموو شتەکانی ژیاندا خۆشەویستەکان دنیا ئەوە ناهێنێ ئێمە بەڕاستی بە ناخۆشی ببینە سەر دنیا پڕە لە خۆشی بەس ئێمە خۆمان ناخۆشیەکەین هەرچی بووە هەر هەڵەیەک بۆ بەرامبەر بە هەر کەسێکە کردوتە لەم دەقەوە لاپەڕەی سپی هەڵدەرەوە بڵێ ئەو ناخۆشانەی کە هەبووە یکەم بە خۆشی بە تایبەت بەرامبەر نزیکترین کەست کە هاوسەرەکەتە بڕیار بدە ژیانی خۆشی لەگەڵا بۆڕە سەر بڕیار بدە تا ئێستا ئەگەر تۆ کێشت بە شێوەیەک بۆ لەگەڵ ژنەکەتا مناڵ و خزم و کەس و کار هەمووی پێی زانیە لە ئێستەوەدا قەرار بدە
بڵێ ئیتر هەموو کێشەکانم ئەبێت تەنها خۆم و هاوسەرەکەم بیزاری نابێ کێشەکانت بگاتە مناڵەکانتیش بۆیە لە ئیسلامە ئەڵێ هەموو ژن و پیاوێ ئەبێ ژووری تایبەتیان هەبێ گەنجەکان بۆ ئێوەشمە توخوا مەجال بدەن ئەگەر باوکو دایکتانی شەرمەکەن ئێوە ژووری تایبەت بۆ دایک و باوکتان تەرتیب بکەن ژوورێک کە ڕۆیتە ژوورەوە بدەی لە دەرگا با دایک و باوکت هەموو کێشەکانی ماڵی خۆتان لە ژوورەکەی خۆیانە حەل بکەن با کێشە لە ژوور دەرنەچێ چونکە لە ژوورەکە دەرچووە دەرەوە ئیتر سەیطرەی بەسەرا ناکرێ کوڕ کەوتە ناو ژن تەسەورەکەی کوڕ وا هەیە ئەمەنە ئەکەوێتە بەینی دایک و باوکی جاری وا بۆ زەماوەند چوون زەماوەندێکی ناشەرعی کوڕ دعوت کراون لەلایەن خزمەکانیانەوە باوکەکە بە ژنەکە نەیتوانێ بە مناڵەکانی بڵێ مەڕۆ بەس بە ژنەکەی خۆی ئەڵێ حەق شەرعی خۆیەتی ئەڵێ مەچوو کوڕەکە وتێتی دایە بە قسەی باوکم مەکە تو بێ سوارەوە تاو قسێتی ناو سیارەوە بردێتی بە دووبان و سێمان باوک و دایک قسەیان لەگەڵ یەکان نەکردن لەبەر ئەو تەسەڕوفە ناشرینی کوڕەکە یعنی بۆ کوڕ و کچ ببنە سەبەب ئەوەی بینی دایک و باوک تێکتن بۆ خۆت بەیانی ژن دێنی یەکسەر ژوورێکی ئاکەیتەوە بەڵام دایک و باوکت ئەبێ ژوورێکیان نەبێ کێشەکانی تیا حەلکە واللهی تا ئەو بە ئێسە و سەراحەت ئەیڵێم هەر خێزانیە ئەگەر ژنەکە و پیاوەکە ژووری تایبەتیان نەبێ هەتا ماوە مەشاکلیان حەل نابێ ئەوە سەرەتای حەلی هەرچی مەشاکلەکان هەیە ژووری تایبەت هی ژنەکە و پیاوەکە ئەو کاتانەی کە شەرع و توێتی بدەی لە دەرگا بچتە ژوور ئەبێت کوڕەکان و کچەکان بدەن لە دەرگا بچنە ژوورەوە نابێ لە خۆیان دەرگا بکەنەوە بچنە ژوورەوە تایبەتی بینی ژن و پیاو جا ئەمە چارەسەری زۆربەی کێشەکانە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا